الو. مرحبا. مرحبا. برای آسایشی گشتی اسم درگوشیه. فرمو. من نام قادر نادر لسويت قصده كم بناوي جروبي حفظ الشباتوا كاث دو دقة. فرمو كاث. ايوا پشمرگه چی ديرينو يعني برينداري داعش وخاون پیداوی ستایبەتیە 1960 هەشت مانگە دەستگیرتان کرد وەلای ئێوەیە. دەتوانین بزانین هۆی چییە کۆما بەڕاستی لەگە وەزارەتی دەرەوەی سوید لەو ڕۆژانە دیدار دەکەین دەمانەوێت بە فاکت قسە ینی بە بەڵگە قسەیان لەگە بکەین ینی هۆی چێ نادرێتە دادگا کەس بە بەڵگە محامیەکەی بۆ بێت بچیت لە مەحکەمە و لە قانون و لە ئەوانە متاوای قەزیەکەی بکات اینجا بەڵگەکان بتانداتێ و قسەیان بەس هەشت مانگە نەدرایتە دادگا هیچ تۆمەتێک ئێوە من نەمزانیوە هەشت مانگە نەدراوێتە دادگا من تەسەووڕ ناکەم نەدراوێتن ئێمە دڵنیاین لەوە ئێمە لەوە کە محامیەکەی بۆ بێتە تاقیدی قەزیەکەی بکات ئێمە جوابی تەواوی دەدەینەوە نەدراوێتە دادگا ئەو وەختی دوایە بەس منطق نییە هەشت مانگێکێک نەدرایتە وە دوو لەگە جنابەت لە سویدی بەڵێ ئەمە نازانم تو بچیت و بچیت و لە کوێی ناشت ناسم لەبەرەوە محامیەکەی بێت تاقیدی قەزیەکەی باشە پرسیارێک من لە گروپی حەفدەی شوباتم دڵنیام ئەم نیش دەناسی قادر نادر بەس بە هەر حاڵ کاکە من تۆ ناناسم لە چ گروپێکی لەکوێی بۆ ئەو کێسا مقامی دەوێت بێت بۆ خۆی تاقیدی قەزیەکەی بکات لە دادگایە لەلای ئێمە لە هەر کوێیە ئەو دوایەوە بەس پرسیارێکی کۆتایی دەکرێتن پێشمەرگەیەکی دێرین و خەڵکێک هیچ تۆمەتی نەبێ لەگە داعشەوە جنابەت وەکو گوتم لە سویدی پوونات ئەبێت بێت تاقیدی کێسەکەی بکەی اینجا بکرێت بەس پرسیارێکی گشتی دەکرێتن لە زیندانینگۆ خەڵکێک تۆمەی سیاسی لەگە داعش زیندانی کرابی ببۆرە جەنابەت تەحقیقمان لەگەڵ ناکەی محامی با بێت لە دادگا کێشەکە حەل بکات. باشە کاکە. باشە سوپاس. من عەلی سەلیمم برای کاکدری سەلیم ماوەیە کە کاکدری سەلیمی برام لە لای ئاسایشی پارتی سزنە ماوەی 9 مانگە ماوەک لەمەوبەر پەیوەندیمان کرد لە ڕێگەی محامیەکەوە تا ئێستا بە دادگا نەدرایە جوابیان نەداینەوە. ئەوڕۆ 19/1/2020 دووبارە محامیەکەی لەگە کەسوکارم لە کوردستان بە دۆداچوونی زۆریان کرد ماوەی چەند سەعاتێک لە ئاسایشی گشتی بە هۆکاری جیاجا ڕێگەیان نەدا دیسان بتانی کاکدریز بین و محامیەکەی ڕێگای یاساییەکان بگرێتە بەر.